پێگەی هەرێمی کوردستان هەروەها سەردانی سوودانی بۆ واشنتۆن پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا لە داهاتوودا ئەم پرسانە بە گفتوگۆکەم لەگەڵ باڕێز باڵیۆز سام براونباک سەرۆک و دامەزرێنەری لوتکەی نێودەوڵەتی بۆ ئازادی ئاین. بەڕێز باڵیۆز سڵاوتان لەبێتۆم، کاتتان باش. پێگەی هەرێمی کوردستان لەکوێی گفتوگۆکانی نێوان عێراق و واشنتۆندا بووە؟ بەڵێ گفتوگۆی سەبارەت بە هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان بەشێکی گرنگی گفتوگۆکانە. من هیچ شتێکم نەبینی کە بڵاو کرایەوە، بەڵام هەموو لایەنەکان بێگومانە ئامەدانیان بە مۆداناوە کە هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەیە لە گفتوگۆکاندا و ئەم گفتوگۆیانە بێگومان دەربارەی پێشمەرگەشتکراون وەک بەشێک لە سوپای عێراق بێگومان وەک هەروەها ئەو هاوکاری سەربازانەی پێشکەش دەکرێن بە تایبەت لە گفتوگۆکانی وەزیری بەرگری لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق. ئەمە شتێکە هەرێمی کوردستان بەشێکی گرنگە لە عێراق و حکوومەتێکی سربەخۆی هەیە. خەڵک ناوێت وەک بە شێوەیەکی فەرمیدان بەمەدامێت، بەڵام بە شێوەیەکی فەرمی چەندین دێ بەم شێوەیە بووە و ئەم نابینم کە گۆڕانکاری بەسەردا بێت. بەڵێ ئاین دەتوانین بڵین دەبێت پێگەی هەرێمی کوردستان لە پەیوەندی استراتیژیەکانی داهاتووی نێوان عێراق و واشنتۆن پێگەیەکی تایبەتی هەبێت؟ بەڵێ بێگومان وا لە ڕابردوشدا بەو شێوە بڕوام وایە بەردەوامیش دەبێت لە داهاتوو کە بەم شێوەیە بمێنێتەوە. هەموو کەسێک دەوێت بەم شێوەیە بێت و بەهێزتر بێت و بە شێوەیەکی فەرمیدانی پێدابێنرێت و پەیوەندیەکی زۆر باش هەبێتن. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئەمە پردێکە کە کەمێک دوورە بۆ ئەوەی کە خەڵک دەکات تەنیا بەشێکە لەوە هەوڵانانە بۆ ئەوەی بتوانن خۆیان بەڕێوە ببن و ئەمەش ئاماژەی پێدراوە وەک گوتم لە گفتوگۆ سەربازیەکان بە شێوەیەکی جیا گفتوگۆی لەبارەکەەوە کە ئەمەش گرنگە. بڕوام وایە بەردەوامیش دەبن بەم شێوازە ماماڵەکردنەوە هەرێمی کوردستان بە شێوەیەکی جیاواز مامەڵەی لەگەڵدا دەکرێت. من وەک کەسێکە لەبارەی ئازادی ئاینیەوە هەرێمی کوردستان نمونەیەکی زۆر ناوازێ بۆ ئازادی ئاین بێگومان ناڵێن هیچ کێشەیەک نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک دەتوانێت ئازادی ئاینی خۆی پەیڕەوە بکات، هەر ئەوان کەمی نەبن یاخود زۆری نەبن، ئەوان ئازادن و دەتوانن بیر و باوەڕی خۆیان پەیڕەوی پێوە بکەن. ئەمەش نمونەیەکی زۆر باشە بۆ تەواوی عێراق و ناوچەکە کە دەتوانرێت هەرێمێک هابێت کە گرنگی ئازادی ئاینی دەکاتن و بە شێوەیەکی کارا ئەم کارە دەکەن بۆ خەڵکی لەم ناوچەیەدا. بەڵێ ئەمەی تۆ باست کرد لە ڕووی دیموکراسی و دیدی وڵاتانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان تا چەند گرنگە کە هەرێمی کوردستان بەم شێوەیە بۆتە پێگەی پێکەوە ژیانی نەتەوە و ئاینی جیاواز؟ بڕوام وایە ئەمە شتێکی زۆر گرنگە کە بووەتە شوێنێک بۆ پێکەوە ژیان. هەروەها ئەمە بەها شتێکە کە خەڵکێکی زۆر وەکو پەنابەڕیان تێکردووە و توانیویانە لەوێن دەرێ بمێنەوە بە ژیان بمێنەوە پەرە بە خۆیان بدەن وەک کەسێک بن کە خۆیان دەنوێیان موسڵمان بن، کریستیان بن یاخود هیچ بیر و باوەڕێکی دیاریکراویشیان نەبێت. خەڵک دەچنە هەرێمی کوردستان بۆی بتوانن ژیانی خۆیان بژین بە شێوەیەکی ئاشتیانە و سەقامگیر بۆ شێوەیە کە خۆیان دەوێت. ئەمە مۆدێلێکی زۆر جوانی نمونەیەکی زۆر باشە خەڵک لە تاوەوی ناوچەکە دەتوان سەیری بکەن و ببین لێرەدا چی ڕوودا کە دەکرێت لێرە هەرێمێک هەیە خۆی بەڕێوە بدەبات بە باشی ئازادی هەیە و مۆدێلێکە کە ئێمە حەز دەکەین بە شێوەیەکی فراوانتر لە ناوچەکەدا بیبینین. بەڵێ پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستان بەلای ئەمریکاوە چەند گرنگە و چ پێگەیەکی هەیە لە لای ئەمریکا هەرێمی کوردستان و سەقامگیری هەرێمی کوردستان بۆ عێراقدا چەند گرنگە؟
ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە لە ئەمریکا کە هەرێمی کوردستان سەقامگیر بێت ئەوە تۆ دەزانین وە شوێنێکی کراوە بێ بۆ خەڵکی لە هەموو جۆرە جیاوازانەکان بۆی بتوانن لەوێ بژین و ژیانی خۆیان بەسەر ببن و بۆ شێوەیە کە خۆیان دێنێت من بڕامە ئەمە بەشێکی زۆر گرنگیشە بۆ عێراق بۆ ئێ ڕێگە بدات ئەم هەرێمەی کە ڕێگەیان داوە بۆ هەرێمی کوردستان پەرە بە خۆی بدات و بەهێزتر بێت و تاوەکو ئەمە بەردەوام بێت و بەرپێشچوونی زیاتر بە خۆی ببینێ بڕام وایە شایەتیەکی باشترە بۆ تەواوی عێراق کە ڕێگەیەکی زۆر باشەیە بۆ بەڕێوەبردن ڕێگایەکی باشەیە کە خەڵک دەتوانن خۆیان بەرەو پێشەوە بن و ئازادی خۆیان هەبێتن و خەڵکی دەتوانن ئەوەی دەیانەوێت بیکەن من بڕوام وایە تاوەکو سەقامگیرتر و بەهێزتر و باشتر بێتن هەرێمی کوردستان دەکرێت هەرێمی کوردستان و بە جۆرێک بێ خەڵکی دەتوانێت کە ژیانی خۆیان باشتر بکەن سەروەری و ئازادی زیاتریان هەبێت وەک ئازادی ئاینی من بڕام وایە ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ تەواوی عێراقیش بۆی سەیری بکەن. بەڵێ بەڕێز باڵیۆز بۆ چونتان چییە سەبارەت بەوەی لە ماوەکانی ڕابردووە دادگای فیدراڵی عێراق بە بڕیارێک پێکاتەکانی هەرێمی کوردستانی بێبەش کردووە لە بەشداریکردنیان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بێگومان من بڕوام وایە کە پێویستە هەموو لایەنەکان لە هەرێمی کوردستان بە تەواوی و بە شێوەیەکی یەکسان بەشدار بن من نازانم کە بڕیارەکان بە وردی چۆن بوون لەلایەن دادگای باڵاوە بەڵام ئەمە ناکرێت کە خەڵکی بە دوور بگری لەوەی کە لە بەڕێوەبردننی وڵاتەکەدا بەشداری بکەن ئەمە کارێکی خراپە ئێمە لە ڕابردوودا ئەمەمان بینیوە لە وڵاتەکەی خۆمان کاتێک لە هەندێک گروپ لە بە شێوەیەکی جاکری ئەفریقی ئەمریکەکان کە ڕێگەیان پێنەدراوە بەڵام ئێستا ئەوان تەواو بەشدارن لە وڵاتەکەدا ئەمە کە هەبێت شتێکی خراپە ڕێگە بە سەقامگیری وڵاتەکە نادات و بێگومان ئەمە شتێکی دەستوری و یاسایی نیە لە بەڕێوەبردندا کە ئێمە دەمانەوێت هەموو لایەک بە تەواوی بە شێوەیەکی یاسایی بەشدار بن لە بەڕێوەبردننی وڵاتدا هەرێمی کوردستان بە دیاری کراویش. بەڵێ بەڕێز باڵیۆز سام براونباک سەرۆک و دامەزرێنەری لوتکەی نێودەوڵەتی بۆ ئازادی ئاینی سوپاس کە لەگەڵماندا بووی.